بابەتانێک کە گرنگ بوون بەڕاستی لەم کۆبوونەوەیماندا پتەوکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئیتالیا و بە تایبەتیش ئاماژەمان بە ڕۆڵ و پاڵپشتیەکانی وڵاتی ئیتالیا کردو بۆ هەرێمی کوردستان بە تایبەتیش لە شەڕی دژ بە داعش. لە هەمان کاتە باسی ئەومان کرد کە کۆماری ئیتالیا لە قۆناغەکانی ڕابردوو لە 2008 و 2009 چەند فەرمانبەرێکی ئێمەی ستافی ئێمەی بردووە بۆ ئیتالیا و لێ خولی بۆکردنەوە ڕاهێنانی پێکردوون بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستیان بە تایبەتی لە ڕوو کشت و کاڵیەکەیەوە. لە ماوەی ڕابردووشدا مەعسەرەیەکی زەیتون لە هەولێری پایتەخت دانراوە لەلایەن کۆماری ئیتالیا و پەیمان دراوە و موافقەی ئیدۆمیشیان کردووە و دیارە وەکو بەرز قونسڵ باسی کرد ئیسێمیش ئێستا خەریکی پرۆپۆزەڵ و ڕێوشوێنی ئەوەن کە ئیسێمیشمە بۆ دابنێن. ئێمە داواشمان لێکردن کە با کۆمپانیەکانی وڵاتی ئیتالیاش بێن لە هەرێمی کوردستان بەرهێنان بکەن، ئێمەش کارئاسانیان بۆ دەکەین چونکە قۆناغی ئایندە پێمان وایە قۆناغی بەرهێنانی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان و گەشەکردنی کشتتوکاڵە، چونکە بڕیادراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کشتتوکاڵ لەمە دو سێکتەری یەکەم بێت بۆ گرنگی پێدان و دروستکردنی ژێرخانی ئابووری.